bütün dünyanın esasen yeniden şekillenmesi, inşirah verici bir hal alması. مامۆستا محەممەد فەتحوڵا گولەن لە وتاری ئەم هەفتەیەی داوتی بۆ ئەوەی دنیا لەو تێکچوونە یەک لەسەر یەکانە ڕزگاری ببێت پێویست بەوە دەکات و وابەستەی ئەوەیە تاک بە تاچی هەرکەسێک لە ئێمە ببێت بە خۆی و سەر لە نوێ قاڵبی فۆرمی خۆی بدۆزێتەوە. ئێمە هەتا ئەو کاتەی دەبین بە ئێمە چاوەڕوانی ئەوەی کەسانی تر ببن بە شتێک کارێکی بێهودەیە. بە تێبینیەکی هیوا و تکاوە دەتوانم ئەوە بڵێم کەوا لە حاڵی ئێستادا ئەو ڕێگایە گیراوەتە بەر و خەریکە چوونە سەر ئەو ڕێگایە دەست پێ دەکات. بەڵام ئەو بابەتە هێشتا خاڵێکی وەهای بۆ دانەنراوە کەوا گوزارش لە شتێک بکات. بابەتی ئەوەی هەموو دنیا شێوازێکی تر وەربگرێت و کرانەوەیەک تیایدا ڕوو بدات واتە ئەوەی بە تەواوی چەشنی ڕاڕەوێکی بەهەشتی لێبێت لایەنی کەم پێکاتەیەکی وەها دروست ببێت کە بە نیسبەت زۆرینەوە هیوا بەخش بێ زۆر گرینگە کەوا پێکاتەیەکی ئیرەیی پێبەر دروست ببێت. دەبێت لەم پێناوەشدا باوەڕمان بەم ڕێگەیە هەبێت و پێویست دەکات پێشەموو شتێکیش لە هەوڵ و کۆششی خۆ نوێکردنەوە دابین. قورئانی کەریمیش دەفەرموێت ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە ناڵێت ئەی ئەوانەی کافر و دووڕ و خراپەکار و لە ڕێدەرچوون. دەفەرموێت ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە هەروەها لە ڕێگەی وتنی ئەمە لەسەر سیغەی کردداری ڕابردوو واتە ئەوانەی لە ئیمانهێناندا پێکانیان چەسپاوە بە شێوەیەک لە شێوەکان هەمیشە لە ویژدانیاندا تازەی دەکەنەوە ئەوانەی بە دوای بەڵگەدا دەگەڕێن ئەوانەی لە ڕێگەی معریفەتیانەوە ڕم دەگرنە دڵی خۆیان ئەوانەی بە خشوع و خەشێتی ناخیانەوە هەنگاو هەڵدەگرن ئەوانەی مێشتیان دەخەنە ژێر کاریگەری ئەم شتانەوە و لە ڕێگەی پێشخستنی هەزری ئەرێنیەوە بەسەر دنیای هەزریدا پێیان دەڵێت وەرن و جارێکی تر ئیمان بهێننەوە. هاوڵانیش وەک نمونەی پەیڕەوکردن لەم فەرمانە ئاسمانیەی دابەزیوە وەک داخوازیەکی دۆستانە تێگەیشتن لەم فەرمانە کاتێک لە کۆڵانەکانیش بەیەک دەگەیشتن بە یەکتریان دەوت وەرە با چەند ساتێکی تر ئیمان بەخوا بهێنینەوە. هاوڵان بە شێوەیەک ئیمانیان هێنابوو کە ئاسوی تێگەیشتنی ئێمەی تێپەڕاندووە. ئیمانیان هێنابوو وەک ئەوەی ببینن لە هەموو کردار و ڕەفتارێکیاندا هەست و شعوری ئیحسان ڕەنجی دابوویەوە لە بەرامبەر ئەڵڵادا پێچ و لولیان دەخوارد. کەسانی دواتریش ڕوو لەو خەرمانەیە ژیان و بە گوێرەی ئەوان شکڵیان وەرگرت کەوا و سەڵتەی چۆنیەتی خۆیان چەندین جار لە ئاوێنەی ویژدان و درک پێبردنیاندا یەخەی چاکەتەکانیان ڕێک دەکردەوە و بە ناوی ئەو ئاستە دیاریکراوەی قەوام دەبوو هەیەیان بێت چەندین جار چاویان بە خۆیاندا دەخشاندەوە. دەیانوت هاوڵان بەم شێوەیان دەکرد و بە گوێرەی ئەوان هەنگاویان هەڵدەگرت. با لە کەوانەیەکدا ئەوەشتان عەرز بکەم شتێکی لەو شێوەیەش نییە کەوا نابێت لە کەسی ترەوە هیچ شتێک وەربگرین بەڵام ئەوەی وەری دەگرین دەبێت بە هێڵەکەکانی خۆماندا تێپەڕ ببێت. کاتێک لەگەڵ سەرچاوە و ڕێفەرانسەکانی خۆماندایەکی گرتەوە اینجا دەبێت وەربگیردرێن یاخود قبول بکرێن. لەم ڕوانگەیەوە وەرگرتنی شتانێک لەوانیشەوە کێشەیەکی نییە و بەڵام وەرگرتنی کوێرانە زۆر کێشەیەکی گەورەیە. کاتێک هێواش وەرگرتنی کوێرانە دەستی پێکرد ئەو نور و ڕووناچەی هەبوو زۆر شتی لەدەستدا وونی کرد. کاتێک نورێکی ڕۆشنکەرەوە بوو هێواش وەک نورێکی لێهات دواتر کاتێک وەک نور بوو ئەویش گۆڕا بە چەند پزیسکێکی بچووک ئەویش وەک تیشتی مۆمێکی لێهات. کاتێک هەر پزیسکێک بوو خامۆش بووەوە وەک پشکۆیەکی ناو خۆڵەمێشی لێهات ئەویش بەداخەوە هات و لە سەردەمی ئێمەدا ڕوویدا. سەر لە نوێ پێویست بە ژیانێکی دڵی دەکات ئەویش ئیمان بە ئەڵڵا لە ڕێگەی داگرتنەوەی دڵەوە بەڕمی مەعریفە و ناسینی خوددا بە شێوەیەک کەوا ئەو داخورپانە لە ناخدا ڕوو بدا ئەو داخورپانەش بە شێوەیەک بێ کەوا دنیای هەزر و دەماغمان بخاتە جوڵە و وامان لێ بکات خۆمان بدەین بەدەم تافگەی بیرکردنەوەیەکی جددی و قاڵبوونەوە و یادکردنەوەی قوڵەوە ئەویش بە شێوەیەک بێ کەوا بڕژەینە ئەو دەریای عومانەی کە دەبێت بڕژەینە ناوی. لەبەر ئەوەی موسڵمانیەتێکی تەواومان پیشان نەداوە و نەمانتوانیوە پیشانی بدەین کەسانێکیش لە دەرەوە بەو شێوەیە موسڵمانیەتی دەبینن. هێندەی یەک دنیا ڕۆگەی قوڕ و چڵپاو هەیە کە دڵهەڵشێوان لە نێوان مرۆڤەکاندا دروست دەکەن. سەیرێکی چواردە ورتان بکەن کەسانێک کەوا سیمای درەوشاوی ئیسلام لەکەدار دەکەن بە ئاشکرا مرۆڤگەلێکن کەوا سەری مرۆڤەکان دەپەڕێنێت تەنیا لەبەر ئەوەی وەک ئەو بیر ناکاتەوە. ئەو مرۆڤانەی ئەمانە دەبینن تەنیا ڕادەچڵەچێن بەڵام ئەمە چەشنی ڕاچڵەچینی ئەو مرۆڤانە نییە کە بەهۆی ناسینی ئەڵڵا و مەعریفەت و گەردنکەچی و ترسی خودداوە ڕاچڵەچیون. دەڵێن ئامان خوددایە باس نییە لەناو ئەمانەدا نەبووین. لە تەواوی دنیادا تێکچوونێکی تۆقێنەر ڕوودەدات. کەسانێکیش کەوا سەیری تێکچوونی دنیای ئێمە دەکەن لە لای خۆیانەوە دەڵێن پێدەچێت هەر بەم شێوەیە بەڕێوە بڕوات و هەر بەم شێوەیە بووە. هەر بۆیە زۆر گرینگە دروستکردنی دیمەنێکی لەو شێوەیە کە لەسەرەوە لی بڕوانیت مامەڵەی فەرمان بە چاکە و نەهی لە خراپە لە تاکە بە تاکەی کەسانێکدا ببینیت. ئەمە لە کاتێکدایە
فەرمان بە چاکەونەهی لە خراپە گرنگترین سیفاتی ئەم ئومەتەیە. دروستکردنی کۆمەڵگەیەکی نمونەیی لەو شێوەیە ڕۆڵێکی شادەماریانەی هەیە. هەر هێندە هەیە کە دەبێت پەیوەندیەکانمان لەگەڵ ئەو زاتە ببەستینەوە کەوا نزیکە لێمانەوە و سەر لە نوێ بنیادی بنینەوە، دووری خۆمان ببڕین و لە خودا نزیک ببینەوە. پێویستە لە ڕێگەی شنەبا و کزەبای ئاشتەواییەوە لە دڵەکاندا کرانەوە فراهەم بکەن و هەروەها لە ڕێگەی ئامێز پێگرتنەوە مرۆڤەکان بۆ یەکتر و دەستدەملانێکردنیان بۆ یەکتری نەفرەت و چینەی ناو دڵیان بسڕدرێتەوە. سەرداری مرۆڤایەتیش دەفەرموێت سێشت هەیە لە هەر کەسێکدا بوونیان هەبێت تامی ئیمانی کردووە. ئەڵڵا و پێغەمبەرەکەی لە هەموو کەس و شتێک زیاتر خۆش بوێت. هەر کەسێکیش خۆشی ویست تەنیا لە بەڕەزامەندی خودا خۆشی بوێت. دواتر پاش ڕزگارکردنی لە کوفر لەلایەن خوداوە گەڕانەوەی بۆ کوفری پێ ناخۆش بێت بە چەشنی ئەوەی فڕی بدەیتە ناو ئاگرەوە. مرۆڤ بوونەوەرێکی وەهایە کەوا دەشێت ڕنگدانەوەی تەواوی ناوی ڕەحمانی خودای لەسەر دەربکەوێت و خۆشەویستی بەرامبەر مرۆڤ وەک ڕێز وەهایە لە شاکاری پەروەردگار. واز دەخەم و پەژارە بهێنە گەر ئیرادەت هێشتا زیندووە. ئیرادە شتێکی زۆر گرنگە کەوا جەنابی حەق بە مرۆڤی بەخشیوە. لە هەلومەرجی ئاساییدا فاکتەرێکی وەها بەردەستە بۆ ئەنجامدانی شتانێکی گەورەم مەپرسە. گەرچی ئیرادە بریتێت لە مەیلت بۆ ئەنجامدانی شتێک یان ئەو هەڵسوکەوتەی بەهۆی مەیلتەوە ئەنجامی دەدەیت، بەڵام هەر ئەم مەیلەوا دەکات کەوا بەهەشت بەدەست بهێنیت. ئیدی دەتوانیت لە ڕێگەی ئیرادەتەوە ببیتە سەرچاوەی هیوای هەموو کەسێک. زۆر گرنگە مرۆڤ نەکەوێتە ناومێدیەوە. وەک شاعیر دەڵێت ئەوەی ژیاوە هەر بە هیواوە ژیا. هەرچێ ناومێدە ڕوح و ویژدانی دەبەستێت. هەستە سەر پێ ئەی مردووی کەنەفتە، دوو دەست بۆ سەرێکە دەستی شیتۆیە سەریشت. لەبەرچیە عەزمت بۆ ڕزگاری وەها دەسەوەسان تۆی یاخوتیواکانتانەوەها بێدڵ. حەزرەتی پیریش دەنگ و ئاوازێکی جیاواز دەخاتە سەر ئەم دەنگ و هەناسەیە و دەفەرمێت بێهیوایی ڕێگرە لە بەردەم هەموو کامەڵبوونێک. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی